بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ پێشنیازە یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئەنجامدا. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بۆ چوونی وایە هەڵبژاردن لە بەرژەوەندی پارتی و یەکێتی و گۆڕاندانیە، بۆیە هەوڵی دواخستنی دەدەن. ئۆباڵی هەر پێشهاتێکیش لە دواخستنی هەڵبژاردنەکاندا دەخەنە ئەستۆی دەسەڵات. هەڵەیەکی کەی ڕەشە بە نێوچەوانی حکومڕانی کوردیەوە کە لە ماوەی 30 ساڵی حکومڕانیدا و 5 خولی پەرلەمانیدا نەیانتوانیوە یەک هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدەن کە ئەمە دەرخەری شکست و حکومڕانی سەقەتی ئەم دەسەڵاتەیە کە 30 ساڵە پارتیەکێتی ئەم وڵاتە بەڕێوە دەبن بەم شێوەیە. بۆیە ئێمە بەڕاستی ئەمەی ئێستا کە ئەنجامی دەدەن لە بنەڕەتدا نەیانویست و هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت، چونکە لەم قۆناغەدا هەڵبژاردن لە بەرژەوەندی خۆیاندا نەبینیوە و ئەگەر لە بەرژەوەندی خۆیاندا بینی بیان هەروەکو چۆن ئێستا 2 ڕۆژ پێش ئێستا ئەمەیان ئامادە کرد، ئەمڕۆ هێنایان هۆڵی پەرلەمان و سیفەتی بە پەلەشیان پێدا بەیانیش دەهێننەوە، ڕەنگە 2 بەیان 3 بەیانیش دەنگدانیش لەسەر بکەن، بزانە ئەگەر بیانێ کارێک بزان چۆنی دەکەن. بەڵام ئەگەر بیانێ نەیکەن ئێمە ساڵی پار لەم کاتەدا سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنەکان دانیشتین بۆ ئەوەی کە هوشداریمان دانێ کاکە با لە ئێستا ڕا ئێمە زەمینە سازی بکەین بۆ هەڵبژاردن. داوایان لێکردن سەرنجی خۆمان پێشنیاری خۆمان بدەین ئێمە لە هەفتەی 11 و هێندێکیان پێشی ئێمە هێندێکیان دوای ئێمە پێشنیاری خۆمان داوە سەرۆکایەتی پەرلەمان. عەجەبە بۆ تا ئێستا ئەم پێشنیارانە ئەم پرۆژانە هیچی جێبەجێ نەکرا و هیچی نەکرا لەبەرەوەی نایانەوێ. بۆ ئێمە ئەوەی کە ئێستا دەکرێت عورفێکی خراپە و نادەستوریە بەڕاستی و ئێمە ئەم لایەنانە لەگەڵی نین وەڕەتی دەکەینەوە. ئەمە بێگومان پێشێلکاری دەستورە و ئێمە ئۆباڵی دواخستنی یا درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لەگەڵ ئەم هەموو نەهامەتی و ئەو هەموو بارە کارە سادباویەی کە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە هاتووە کە ناهێڵن هەناسەیەک بدا بۆ گۆڕانکاری و سنگ و ڕەنگەکان بگۆڕدرێ لە ڕێ هەڵبژاردنەوە، ئۆباڵی هەموو دەرهاویشتەیەک ئەخەینە ئەستۆی پارتی و یەکێتی و گۆڕان. فراکسیۆنە ناڕازیەکان و پەرلەمانتارە سربەخۆکانیش دژی ئەوەن تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە. ئەوان ئاماژە بەوە دەکەن کە لە بڕگەی دووەمی مادەی یەکەمی پێشنیازە یاساکەدا هاتووە کە پێویستە هەڵبژاردن بکرێت، نەک لایەنەکان پابەند بکات بە ئەنجامدانی هەڵبژاردن، کە ئەمەش وا دەکات پارتی و یەکێتی بە ئارەزووی خۆیان یاری بەوادەی ئەنجامدانی هەڵبژاردنەوە بکەن تا خۆیان دەگەن با ڕێککەوتن لەسەر دابەشکردنی هەموو شتێک. ساڵێ پێش ئێستا پێمان وتن ئامادەکاریکەن بۆی ئینتیخاباتەکرێت بەم بەستەوە پشتگوێیان خست. لەمە هەمووی خەتەرتر چییە؟ ئەڵێن بۆ ئەوەی هەڵبژاردن لە کوردستانە بکرێت ئەبێ پارتی و یەکێتی ڕێککەون، ئەبێ ڕێکەون. ئێگەر ڕێک نەکەون کەواتە ناکرێت، ئێگەر ڕێکەون کەواتە هەڵبژاردن بۆ خۆیانەکەن کە بەمە شتێک نامێنێتەوە ناوی ئینتیخابات، دواتە 2 حزبی سیاسی کەویستیان هەڵبژارد نەکرێ، کەویستیان ناکرێ، کەویستیان درێژەکرێتەوە. ئەمە هیچ بەهایەک بۆ قانون و خەباتی پەرلەمانی و دیموکراسی و ئەم پرۆسە نایڵێتەوە. بە هەموو جۆرێک دژیەوەین کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێت و ئێمە لە ماوەکانی ڕابردوودا زۆر بەڕوونی چەند جارێک داوامان لێ کردوون کە پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت و هەڵبژاردن حەقێکی مەشروعی خەڵکە بە هیچ بیانوێک نابێت ئەم حەقە لە خەڵک بسەندرێتەوە و خەڵک بۆ 4 ساڵ دەنگی داوە بەم پەرلەمانە بۆیە هیچ بیانوێک نییە، هیچ یاسایەک نییە، هیچ مبەڕیرێک نییە بۆ ئەوەی تەمەنی پەرلەمان درێژ بکەنەوە. پێشنیازە یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان پێک هاتووە لە 3 مادە. لە بڕگەی یەکەمی مادەی یەکەمدا هاتووە وادەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە 6/11 ساڵی 2022 کۆتایی دێت تا کۆتایی وەرزی یاسادانانی پاییزەی ساڵی 2023 لە سەرجەمکار و ئەرکەکانی بەردەوام دەبێت. ئەمەش واتای ئەوەیە پەرلەمان تاکو 1/3 ساڵی 2024 تەمەنی خۆی درێژ دەکاتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.